إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة. أما بعد، بندكان إخوة هركسي هات الجيان خواي قولة تبارك وتعالى رزق روزي لسر خوي زمان كردوا، أو رزق روزيك برا لبرا عاجز أبي مرحبا يقناكن لبر بارو مال دو شريكي تبا كيشل نيواني النية تاوكو أواندا بارلي كان جدا أكاتوا دو دوست دو هاوري دو نزيك دو خزم ئەو ڕۆزیەی کە لە سکی دایکین خوا زەمانی کردو بۆ من، بەڵام بڕوامان بەخوا نییە یا بڕوامان بەخوا لاوازە، بۆیە دەبینی لە ترسی ئەوەی خوا مسۆگەری کردووە شەڕ لەگەڵ یەکترا ئەکەین. لە سکی دایکی خۆتی لە چارە و ناوچاوت پارۆنانەکەش نووسراوە چەند پارۆنان بۆ تۆ حەڵاڵە بیخۆی. لەوەی کە نووسراوە بۆ دنیە گەردیلەیەک لە دوای ئەوە نانێ بخۆی، گەردیلەیە ڕوبعەت فلسێک بۆ دنیە دەریکەی، چکەی تر ڕزقی تۆ نییە، تەواو بوو. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فرمي كل حديث عبد الله بن مسعود فرمي حدثنا أو حدثني الصادق المصدوق، أو بيغمري كراس قوية وأوشي وتويتي خواي برودقار براسي خستوتا وبوي قرينوا إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 ليلة ثم يكون علقة مثل ذلك. هەرکەس لە ئێوە ماوەی 40 شەو لە سکی دایکی خۆیان عەلەقەیەکە تا ئەوەی ئەفەرمێ فيؤمر بكتب رزقه وأجله وعمله وشقي أم سعيد. فەرمانی پێ ئەکرێ لە چوارەم چلەیە ڕۆزیەکەی بنووسن، چەندێ ڕۆزی خوا بۆی نووسیوە ئەو ڕۆزیەی لەسەر بنووسن، ئەجەلەکەشی بنووسن چەندێ دەژی، سانەیەک لە سانیە کەمتریش زیاد و کەمیەکی نییە لەو مەوعودەی بۆی دیاری کراوە. بینیوتانە کاتێک کارەبای شار هەر هەمووی دوگمەیەکە دەستی پێ ئەنەی کارەبای شار هەمووی ئەکوژێتەوە. ئێ باشە کێ بوو عامود بە عامود گەڕا، گڵۆب بە گڵۆب گەڕا، بلاجکتۆر بە بلاجکتۆر هەمووی کوژانەوە، نا دوگمەیەکە پێویست ناکە. هەمووی ئەو بەندانەی تۆ ئەیان بینی خوای پەروەردگار تەبارەکە وتەعالا فریشتەی ڕاست پاردووە، خێراتر لەو دوگمەی تۆ دەستی پیانەیت و هەموو کارەبای شارە کوژێنێتەوە، خێراتر لەوە کە خوا فەرمانی کرد لە 1 ساتە ڕۆزی ملیارەها خەڵک بدەن، ڕۆزی هەمووی ئەدرێ بێ ئەوەی ساتێک لەحزەیەکی کەم دواکەوتن تایە ڕوو بدە. خوای پەروەردگار فەرمێ تەبارەکە وتەعالا إن الله هو الرزاق ذو القوة المتين. خوای پەروەردگار خۆی ڕۆزی بەخشە، لەگەڵ ڕۆزی بەخشیەکەیە فەرمی خاوەن هێزە، پێویستی بە رزقي كزني أو روزي خلق ده. وفرميه وفي السماء رزقكم وما توعدون.
ڕۆزی ئێوە لە ئاسمانە لە دەست خەڵک نییە مسلمانەکان بەندەکانی خوا خۆی پەروەردگار فەرمێ وەفی السەماء ڕزقوکم ڕۆزی ئێمە لای خەڵک نییە با لە خەڵک نەترسین ڕۆزی ئێمە لە ئاسمانە ئەگەر لە ئەرز بوایە قەی ناترسێکە هەبوایە بەڵام خوا ئەفەرمێ ڕۆزی تۆ لە زەوی نییە ڕۆزی تۆ لە ئاسمانە هەروە فەرمێ قل إن ربي يبسط الرزق لمن يشاء ويقدر ولكن أكثر الناس لا يعلمون ڕۆزیش بەس بۆ تۆی مسلمان نییە خوا ڕۆزی تۆ نامسلمانی شەدا ڕۆزی کافری شەدا نەک هەر کافر و مسلمان بەڵکو ڕۆزی ئاژەڵەکانیش لەسەر خوایە تبارك وتعالى وكو دفرمي وما من دابة في الأرض إلا على الله رزقها بالنده يغنية دابة يغنية دابة كل ما يدب على الأرض أويك أوها لسر زوي أداء أروه يترهم مشتك بسر زوي أروه لمروفة وتاء أجلان وغير أوانيش أوي أروه بسر أرز دابة بيالن أفرمي هيج أجلك بالنديك مروفيك جغل لوانية إلا على الله رزقها هي زندوريك نيما قروزيك إلى إخوايا ويعلم مستقرها ومستودعها كل في كتاب مبين الوافرمي وكأي من دابة لا تحمله رزقها الله يرزقها وإياكم هيج آجلك نيا روزي لا إخوايا نقر آجلان وإياكم خوار روزي وشدا لو لطيف جواناني ابن كثير لجيرم آية باسيكا أفرمي بچكا قال رشكاتي بيشوي أبي ئەبینێ سپیە هەم دایکانەکە و هەم باوکانەکە لێی ئەڕەتێن ئەویش بە بەردەوامی دەموازەکە بە ئومێدی ئەوەی شتێ بکرێتە دەمیوە هەتاوەکو ئەوەندە هەنێ باڵندەی تر کە ئەبینن بەو حاڵەیە خواردن ئەکەنە دەمیوە بەیناوبەین هەر سەری لێ ئەدەن بێشووی خۆیانە بەڵام ئەبینن ڕەنگی سپێ دووبارە لێی ئەڕەتێنەوە تاوەکو ئەبینن پەڕ دەرەکا و ڕەش ئەبێ ئەو سایتر ئەیگرنە خۆیان هیچ دابەیەک نییە ئیلا ڕۆزی لە لای خوایە کابراوتی ماوەیەک ئەسمە کرد پشیەکەم زیاد لە پێویستی خواردنە خوا پێشتر وا نەبوو متابعەم کرد تەماشاکەم پشیلەیەکی نابینە هەیە خواردن بۆ ئەوە بە کوێرە چاوی نابینێ پشیەکە ئەم ئەڕۆ خواردنی بۆ بە هەموو شتێک ڕۆزی لە لای خوایە خوا وعدی داوە ڕۆزی هەموو کەس بدە دوو برابوو بە گفتوگۆیان وتی من لە ماڵ دانیشم خوا ڕۆزیم بۆ نێرێ وتی دەیدانیشە لە ماڵ سبەی نێدێم ئینشاڵڵا نوێژی جەنازەکە دەکەم بزان کەس ڕۆزی دەدا لە ماڵ دەرچوو بەلای باخێکە تێپەڕ بوو سێوێک لە باخەکە هات بۆ دەرەوە کەوتە زەوی سێوەکەی هەڵگرت و هات بیخوا ئەیوتی ئەو شێتەی برام و توێتی منیش ناخۆم نەوەک لە بەرسێ بمرێ سێوەکەی هەڵگرت و هەوای دابووی وتی ئەوە بخۆ وتی پێم نەوتی ڕۆزیم لای خوایە ئەگەر چی کابرا سەحی نەکرد چونکە خوا ڕۆزی داناوە ئەسبابی گەڕان بە دوای ڕۆزیشی داناوە بە حەڵاڵی فإنما عند الله لا تنال إلا بطاعته ڕزق و ڕۆزی گەڕانە بێ بە حەڵاڵی بە دوای ڕۆزیە بگەڕێ وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی لای خوایە بە حەڵاڵی بەدەزێ نەک بە حەرامی بەڵام لەگەڵ ئەوەشە خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە ڕۆزی بە عەبدەکانی دەبەخشێ هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفري واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك بزانها موسى الأرزكوب بيتوا قازان جيكت بي بغينن ناتوانن مگر أوي خوا قلمي لدابي بوت الله أكبر سر زوي نانوين باروي نان نخوي سر زوي نانوي 1000 دينار نانوي بخيت جيرفانكت أما خوا قلمي لدابي خوا نصيبتي أو بارونا هي دمي تويا أو 1000 دينار هي جيرفاني تويا بخوا دا صلاة نينا يلي بويا دزبو حرام مبن ڕۆزیان لەسەر خوایە ئەو هەموو حرام خۆری و ملشکاندن و غەیبەت کردن و تاڵانی و احتیکار کردن و ماڵی خەڵک زەوت کردن و ئەو هەموو بڕۆ غەرازێکی زۆری بازار هەمووی ئەپێچێت هەمووی ئەکڕێ هەمووی ئەکڕێ هەر کە گران بوو دوای دەیفرۆشێتەوە دە بەخوا مە حرامە ئەو پارەشی دەرێکی حرامە دڵنیاش بە ئیسفادەی لێ ناکەی دڵنیا بە دکتۆرەکەی خوا دوای هی دکتۆرە ئەوە هی تۆ نییە
بە ڕزق و ڕۆزی حەڵاڵ بە دوای ڕزقە بگەڕێن پاشقول لە خەڵک مەدەن خوای گەورە یاسای ئەم ژیانەی وا داناوە هەر کەسێ بە پاشقول لە خەڵکدان ڕۆزی دەرکا ئەو پارە ناڕواتە گیرفانیوە بڕواتە گیرفانیشیوە چونکە شوێنەکەی گیرفانی نییە ئیسراحەت ناکە لە گیرفانیە ئەوە یاسای ژیانە هەروەکو چۆن هەموو دنیا کۆ بێتەوە قازانجێکت پێ بگێنن خوای پەروەردگار نەینووسی بێ ناتوانن ئەگەر بتوێ 1000 دینار بخەیتە گیرفانتەوە هەموو سەرز ئەوی بێتە یەک دەست و دەست خانە سەر دەست بۆی لەگەڵ دەستە بیخەنە گیرفانتەوە واللهی ئەو ئەڵڵا قەڵەمی لێ نەدا بێ کەس ناتوانێ بیخاتە گیرفانتەوە چونکە ڕۆزی تۆ نییە ڕۆزی تۆش نەبێ نایخۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن روح القدس نفث في روعي أن نفسا لن تموت حتى تستكمل رزقها وأجلها فاتقوا الله وأجملوا في الطلب أفرمي جبريل خستي ظلمة وحي بو هنام كواهيج نفسي نامري حتى وكو أو بشر رزقي بينو سلا وطواوينك بويا الأخوة بترسنوا بجواني داوي رزقوا روزيب كان بيغمر دفرمي عليه الصلاة والسلام فاتقوا الله ترسي خواتان به بجوانی بدوای ڕزق و ڕۆزیە بگەڕێن ئەم غەشکردنە بۆ ئەم سوێن خواردنەی درۆ بۆڵی بەخوا خێر ناکە بەخوا دەست نادا بەخوا زەرەرەکە بەخوا ڕاز ناکەی حرمەتمەیە بەخوا خێری شەکا و خێرێ باشی شەکا ئەی بەس بۆ سوێنە خۆی بۆ ماڵی خۆت حرامەکەی یەک نازانی یەکێک لەوانی کە لە قیامەتە خوا تەماشایە ناکەونە لێیان تووڕەیە المنفق سلعته بالحلف الكاذب ئەوەی کاتێک کە ماڵەکەی کاڵاکەی بە سوێنی درۆ فرۆشێ بۆ سوێنی درۆی لەسەر خۆی بۆیە ترستان نەبێ لە ڕۆزیتان نەک ترست نەوێ واللهی ڕاکە لە دەست ڕۆزیەکەت ڕاکە لە دەستی ڕا بەخوا بەدواتە دێ بەخوا بەدواتە دێ پێغەمبەری خوا لە حەدیثێکە دەگێڕنەوە کە فەرموویەتی دەگێڕنەوە فەرموویەتی ڕۆزی بە دوای ئینسانە ڕائەکە و ڕۆزی ئەگاتە ئینسان ئەگەر ئینسان لێیشی ڕاکە وەکو چۆن لە مردن ڕاکە ڕۆزی ئەگاتە ئینسان ئەگەر مرۆڤ لێی ڕاکە وەکو چۆن لە مردن ڕاکە ئیلا ڕۆزیەکە هەردێ ئەگا پێی و یەخەی پێ ئەگرێت چونکە خوا لە چارەی نووسیوێتی دەرچوونی بۆ نییە ڕزگاربوونیشی بۆ نییە هربويا لحديثك قدسية پروردگار فرمي يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا في صعيد واحد فسألوني أي بندكان أجر هموتان جنوك وإنسان لا آدمتان وتا خاتمتان لا أولتان وتا كوتايتان شن مروفك هل يسا 1 مليار مروف لسر أرز تقريبا أي باشا أي بيشيما أي بيش أوان أي بيش أواني بيشيما أي بيشتر وبيشتر تو تماشاف أم هم مروفا لا يك ساعتا هر هموي لا يك لحظة داوا لخوابك هر كس يكون داواي خوي خوش مروفا ناس مروفا محبازة انت داواج لك يك داوا لزلامك نكا دولة منك سعادة بي داوا لخواك ولله خزائن السماوات والأرض خزيني أرزو أسمان لا إخوايا داي مروفا محباز بيو ئەوەی بەرامبەریشی پاشایەک بێ هەموو شتێکی لە ژێردەسا بێ فەرموو داوای چ بکە دەی ئەم هەموو مرۆڤە داوا بکەن هەمووشی داوای تەمەحبازانە بکەن ئەفەرمێ أعطيت كل واحد منكم مسألته أعطيت كل واحد منكم مسألته لا ينقص ذلك مما عندي شيئا إلا كما ينقص المخيط إذا أدخل البحر لو إلا من الخزينة كان كم ناك إلا أوندنا بيدرزي بخيت الدرياوة درزيك دركتشن أو بقي درزيك دمينيتوا شو دمينيتوا ولا شاو دريا هيج نامينيتوا لشاو درياك هيج نماوتو هيج نهنا وتدروا ديتو هر أوندا لخزينك إخوة دركي إن صح التعبير بلا مخزن أو إيك خزينة إخواش تكاني زياداناوا بروح هرشي مروفا اللي دركن بتمحباسي خويان او ني چاكي ايغري او ني مشكي ايغري او ني دلي ايغري هرشي لي دركا هيجي ليكم ناك خزينه كان لا اخوان ايت اللي تشيد الترسي
ترسد لشي هي. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. الحمد لله رب العالمين. رب صل وسلم وبارك وأنعم على عبدك ورسولك محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأحبابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وآل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بلى نشاني لاوازي يقين متمانة بخوا أو كاتيك متمانة بوي دستي خوت ودستي خلقه زياتر لوي متمانة بوي كلا دستي خوايا. حسني بصري إمامي خوانا سانا فرمي رحمة الله عليه هيك كلا أمتي محمد لبيشاوياني أمتي محمد أفرمي إن من ضعف يقينك أن تكون بما في يدك أوثق منك بما في يد الله عز وجل. لاوازي يقين تبخوا يا لاوازي باور تبخوا كزياتر لوي لبري أوي زياتر متمانت بخوابي أو زياتر متمانت بوبي لدسي خوايا نا زياتر بوي متمانت هيك لدسي خلقو لدسي خوتايا. عبد الله كوري مسعود فرمي إن أرجى ما أكون لرزقي إذا قالوا ليس في البيت دقيق أو كاتي زور زياتر متمانم أبي بوي خوار روزي أنيري ألان والله أرد لما الله معه. يعني إنسان قشت تنجي خوار روزي كيبون يري نسيبتي قابل لبرسة بمري بويا كاتي وتيان أرد نما دزانم شكو خواه قلمي داو كاز لبرسة نامري بوي أو كاتي زياتر وزياتر لهر كاتي كيتر أميدو من خواهي برقار روزيك بنيري. أحمد كوري حنبالة فرمي خوش حال ترين روجكاني من أو روجيك بياني أكمو ألين والله هيج نية هيج مان نية يا هيج لقرفان من نية. بأبو حازمي زاهد يانوت تشيد هي لمالو سروة سامان وتي لما لاني لا أخشى معهما الفقر دو جور مالم هيا هتا أم دو جور مالم هبي ترسم لها جارينية لقليانة لقل أوانتا أوانم لقل بنها جاريم توجنايا يك. الثقة بالله والإياس بما في أيدي الناس يكميان أو ماليك هما أو سروتيك هما سروتي يكم متمانا بونا بخوا متمانا بخوا هيا دو بأميدم لوي لدسي خلقايا بتماي دسي خلق نيم بتماي أوم لدسي الله جل جلاله بيانت أو ما تخاف الفقر أي لها جارينا ترسي فرمي أخاف الفقر ومولاي له ما في السماوات وما في الأرض لها جاري بترسم لكاتيك خزيني أرزو آسمان كان هرشي لآسمان كان والزوية يا ملكي مولا كما ملكي خاون كما ملكي قورو بادشا كما ملكي الله كما شون لها جاري بترسم توعي بنيا لها جاري بترسي الله بروردقارد بي وباورد وابي والزمان بيلي بدل قناعات بيلي أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله ترسل لها جاريها به والله نقصانية لشايت ما نكتبوا لها جارية ترسي والله نقصانية لشايت ما نكتبوا لها جارية ترسي أقرت يبقى إلى أشهد أن لا إله إلا الله ترسل لها جارينا به. بأبو سليمان دارانيان وت يا فرموي من وثق بالله في رزقه زاد في حسن خلقه هر کسی تا زیاتر متمانی بخوا به روشتی شی جوانتر دبه لو چه بلند باشه چون کسی متمانی بخوا زیاتر به روشتی جوانتر ابه وعقبه الحلم نرمونيان ترأبه وسخت نفسي سخاوة ترأبه بخشندة ترأبه وقلت وساوسه في الصلاة لن يجه كم ترضى الغائبة كم تر مشغولة به الله أكبر بس لبروي سقي بخواب ومتماني بخواب والله كاتي مروف متماني بخواب وباش كل خلق نادا غيبتي خلق ناكات شاوي بدوكان داركي تنيشتي ونية شاوي ببازرقانكي هاوري ونية شاوي لسيرو بارو مالي خلق نية متماني بخواها أما أواني لن يوجد الغيان هي وهمشة نفسكي بيسكيان هي
کێن هانی دامە چای لە ماڵی خەڵکە لە ناو نوێژەکەشی بیرەکە تۆ بزانێ ئیسە لە دوکان تۆ بڵێ کەسێ نەهاتبێ تۆ بڵێ بازرگان یەکەم زەرەر نەکا تۆ بڵێ ڕۆژێ بێ من لە فڵان کەس زیاترم هەبێ تۆ بڵێ سیارەکەم ڕۆژێ بێ لەوەی ئەو جوانتر و مۆدێلەکەی بەرزتر بێ تۆ بڵێ گیرفانەکەی من لەوەی ئەو زیاتری تێ بکەم داڵغی نوێژەکانی ئەمەیە ئەمەش کەی دروستە بێ ئەو کاتی مرۆڤمانەی بەخوا لاوازە کە متمانەت بەخوا بوو ئەمانەت بۆ دروست نابێ بۆیە پێویستمان بە متمانەیە بەخوا پێویستمان بەوەیە خۆمان ڕابێنین لەسەرەوەی کەوا ڕزق و ڕۆزیمان عەڵە الله ڕزق و ڕۆزیمان لەسەر خوایە لە دەستی خەڵک نییە هەنێک لە پێشینانە فەرموون ئەفەرموون پشتبەستنم بەخوا لەسەر چوار شت بنیاد ناوە یەکەمیان علمت أن رزقي لا يأكله غيري فاطمأننت دڵنیا بوومەوە کە ڕزق و ڕۆزیەکەم کەس نایخوا خۆم نەبێ غەیرە خۆم ڕۆزیەکەم ناخوا بەشەکەی من خەڵک نایبا ئەگەر بەشی من بێ کەس نایخوا بۆیە دڵم ئۆقرەی گرت چکە خوا باسی کردووە وعلمت أن عملي لا يعمله غيري فأنا مشغول به زانیشم کارەکەی خۆم عملی صالح خۆم پێی هەڵەسم بیکەم نوێژەکانم ڕۆژۆکانم کارە چاکەکانم کەس هەڵانسێ لە بری من ئەنجامیدا بۆیە مەشغوڵی کردەوەکانی خۆمم ڕۆزیەکەشم زانیم مسۆگرە زۆر خۆمم پێوە مەشغوڵ نەکرد ئەوەندەم کرد خوا فەرمانی پێکرد بوو وعلمت أن الموت يأتي بغتة فأنا أبادره زانیم مردن لە پڕادێ بۆیە پەلەی ئەو مەتانێ پێشووی مردن بێ خۆمی بۆ ئامادە بکەم چوارەم وعلمت أني لا أخلو من عين الله فأنا مستحين منه وزانيشم بچمە هەر شوێنێ لە چاوی خوا بەدەر نییە بڕۆم هەر شوێنێ خوا دەمبینێ بۆیە شەرمی خوا ئەمگرێ تەبارەکە وتەعالە لە حاتەم هاتووە فەرموویەتی چوار ژنم هەیە لەگەڕ نۆ مناڵە وەڵڵاهی تا ئێستا شەیطان زەفەری بۆ نەهێناوە مەسوسم بۆ بکا بڵێ کێ ڕۆزیانەدا چوار ژن و نۆ مناڵ ڕۆژێ وەسوسەی بۆ نەکردوم نەمهێشتۆ وەسوسم بۆ بکا بڵێ ڕۆزی ئەو ماڵ و ژنانەت کێ بیاندا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لو أنكم تتوكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير ئەگەر ئێوە پشت بەخوا بۆسن بەڕاستی پشتی پێ بۆسن حق توكله یعنی بەڕاستی پشتی پێ بۆسن ئەوان ڕۆزیتان ئەدا چۆن باڵندە ڕۆزی ئەدا تەغدو خماصا کاتێکە بەیانمان دەرەچێ بەسکی بەتاڵەوە دەرەچێ وتەڕوح بیطانە بەڵام کە دێتەوە بەسکی پڕ بە تێری دێتەوە یعنی بە برسێتی دەڕوا بە تێری دێتەوە چۆن پشت بەخوا ئەبەسێ ئێوەش پشت بەخوا بۆسن خۆی پەرگار ڕۆزیتانەدا کەواتە بە حرام مەگەڕن بە دوای ڕزق و ڕۆزیە احتیکار مەکەن مڕۆن ئەو شتومەکانەی بازاڕ پێشنەوە هەرچیتان هەیە بیهێنن بۆچی وەڵا بۆی کەی گران بۆ سا بیفرۆشینەوە ئەوە حرامە لە ئیسلامە ئەوە حرامە بۆیە بەو شێوازە بە دوای ڕۆزیە بگەڕن کە خوا ڕێگەی پێداون و پەروەردگار تەبارەکە وتەعالە دەرگای بۆ واڵا کردوون دەرگای حەڵاڵەکانی خوا زۆرن ئەو هەموو شتە تۆی بینی حەڵاڵە مڕۆن شەیطان با دنیاتن لێ تەسک نەکاتەوە بڵێ بەخوا تۆ دەوڵەمەند نابی ئیلا بێ ئەم کارە حرامە بکەی ئەم کارە حرامانەکەی مەسیرت فەوتاوە مێڵن شەیطان وەسوسەی واتان بۆ بکە چونکە مادام ئەم دنیا موڵکی خوایە دەرگای دەوڵەمەنی حەڵاڵیشی داناوە بەڵێ دەرگای دەوڵەمەنی حرامیشی داناوە بۆی تۆی پێتاقی کاتەوە دەستی بۆ مبن خی پەروەردگار بە فەضڵ و کەڕمی ڕەحمان لێ بکە ڕەحم لە وڵاتمان کە پەروەردگارە لێ دەپاڕێن بۆ فەضڵ و کەڕم و ڕەحمەتی خۆت کێ خێر و خۆشی بۆ دین و ژین وڵاتمان دەوێ موفەقی کەی کێ شەڕ و خراپەی بۆ دین و ژین وڵاتمان دەوێ مەشغوڵی کەی بە شەڕی نەفسی خۆیەوە شەڕ و خراپەی لە کۆڵی خەڵک و میلەت کەیەوە یا ربی خوای گیان شفای نەخۆشەکانمان بدەی ئیصلاحی حاڵمان کەی یا ربی خوای گیان ئەوانەمان مەرازێکی هەیە مەرازی بەخێر حاصل کەی ڕەحم لە گەنج و پیرەکانمان بکەی ڕەحم لە کوڕ و کچەکانمان بکەی ئەو گەنجەی بە نیازی داوێن پاکی هەیە و ئەیەوێ هاوسەرگیری بکە خی پەروەردگار بەی ئاسان کە بە فەزڵ و کەڕم و ڕەحمەت و منەتی خۆی یا ڕەبی دڵەکانمان پاکەوەکەی ڕەحمەتی خۆت بەسەر دڵەکانمانە بڕێژی ئەو ڕەقیەی دڵەکانمان بتوێنیتەوە
دڵمان بکەیتە بەهار بە قورئانەکەت بە سونەتی پێغەمبەرەکەت عەلەیهی سەڵات وسەلام. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین ڕەحم و بەزەی بخەدڵەکانمانەوە بەرامبەر بە عەبدەکانی خۆت، بەرامبەر بە هەتی و نەدار و محتاجەکان. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین هیدایەتی دڵەکانمان بدەی، ئیخلاص بە دڵەکانمان کەڕمکەی، بەشی خەڵک لە دڵەکانمانە دەرکەی، کار و کردە و گفتارمان تەنها بۆ تۆ بێ خالصا لوجهك الكريم. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وآل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد.